هەڵەبجە بووە مەیدانی هاوبەشی سەرجەم مامۆستایانی ناڕازی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە. ئەوان دەڵێن یەک داواکاری و یەک گرفتمان هەیە و پێکەوەش بەهێزترین. یەکشەمە ئێمە لە سلێمانی بوون، ئێستا سلێمانی و شارە زور و شارەکانی کە هاتوون لێرە هاوخەمێکە پێکەوە بەڕێ بکەین. لەبەرەوە گەڵاڵی ئەم پێکەوە بوونە لێەوە هات هیچ شتێکی تری لە پشت نییە ئەمە نەبێت. مامۆستایانی سلێمانی دەڵێن نزیکەی 84 ڕۆژە لەسەر شەقامین. بڕیارمانداوە هەر ڕۆژە و لە شارێکی یاریمی کوردستان بە دەنگی بەرز داوای مافەکانمان بکەین. ئێمە لە سلێمانیەوە هاتوین لە شارەی کاک ئەحمەدی شێخەوە هەنگاومان ناوە بەرەو شارەکەی وەسمان پاشا و ئەحمەد موختار جاف. ئێمە هەمومان یەک ڕۆح و یەک جەستە و یەک ئامانجۆ بەستمان هەیە کە دژایەتی گەندەڵی و سندنەوەی مافەکانمانە لەم ستەمکارانەی کە ئەم دۆخە پڕ قەیراناویان بۆ ئەم هەرێمە دروست کردووە. بەشێکی دیکە لە مامۆستایانی وانەبێژ وێنەی مامۆستا یاسر حەجی نایفیان بەرز کردبوویەوە کە دوێنێ لە قەزای بەردەڕەش خۆی سووتان. وەک خۆیان دەڵێن گرفتێکی گەورەی دەرونی و دارایی ڕووی لە مامۆستایان کردووە. ئەو وێنەی کە بەرز کاتوێنێ و مامۆستایە کە دوێنێ لە بەردەڕەش ئاگری لە جەستەی خۆی بەردا و بەداخەوە وفاتی کرد کە مامۆستایەکی وانەبێژە و هەومان نەزانین مامۆستای میلاک ئەمە وەزعی و لەم قەیرانە وەزعی بێ و مامۆستایەکی وانەبێژ حاڵی چۆن بێ بۆیە هۆکاری کەم دەستی و نەداریەکەی هۆکار بۆ خۆستاندن و کۆتاییێنان بە ژیانی خۆی. خەمەکانمان خەمی گشتیە، خەمی چین و توێژێکی تایبەت نییە، تا خەمی کۆی کۆمەڵگەی کوردیە. ئێمە وەکو پاڵپشتی ئەو ڕۆژەی لە چیمەن ڕێگریمان لێکرا، ڕێگری لە هەمومان کرا. ئێمەش ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی پاڵپشتی و پشتیوانی خۆمان بۆ ئەم دەستە بوێر و دەنگە ناڕازی و دەنگە ئازایانە دەرببڕین لە هەڵەبجەی شەید. مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان لە نوێترین لێدوانیدا دەڵێ بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان لەگەڵ بەغدا و دابینکردنی موچە هەموو هەنگاوەکانیان ناوە، بەڵام بەغدا وەکو پێویست بەدەم هەنگاوەکانەوە نهاتووە و چاوەڕێ دەکەن گرفتەکان چارەسەر بکرێن. ئەگەر ئارەزوو خواستی ڕاستەقینە بۆ چارەسەری هەبێت ئەوە بێگومان ڕێگەی چارەسەر زۆرن. وەوەی هەم بۆ دابینکردنی موچە بە شێوەیەکی بنەڕەتی کە چیتر خەڵکی کوردستان باجی ئەم هەڵانە نەداتەوە کە بەداخەوە بە شێوەیەکی ناگونجا و مامەڵە لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە. ماوەی 2 مانگ و 22 ڕۆژە دەرگای زۆرێک لە ناوەندەکانی خوێندن لە سنووری پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین داخراوە. مامۆستایانی سوورن لەسەر درێژەدان بە بایکۆتی هۆڵەکانی خوێندن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.